دوای کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند پەلەناکەین لە پێکهێنانی هاوپەیمانی داژماردنەوەی دەنگەکان تەواو دەبێت و وتیشی پێویستە پێکەوە بە یەکگرتووی لە بەغدا بەشدار بین بۆ بەرگریکردن لە مافەکانی کورد. خۆی حەقیقەت ئێمە بەڵێ کۆبوونەوەکانی ئێمە لەگەڵ برادرانی یەکێتی بەردەوامە ئەم ڕۆژ کۆبوونەوەمان هەیە ئەوەی کە بەنسبەت ئێمەوە مهمە ئەوەیە کورتی بە یەک مووقف بەشدار ببێت لە بەغدا. بەڵام شتەکان لە بەغدا هەتا ئێستا وضوحیات نییە. یەکەم شت هەتا ئێستا نەتیجەی ڕەسمی هەڵبژاردنەکان لەلایەن کۆمیسیۆنەوە لەلایەن دادگاوە تەزدیق نەکراون. ئەوە خۆی ئەمە پرۆسەیەکە دەبێ ئەم پرۆسانە بکرێن کە ئەم پرۆسانە کران ئێمە پێمان وایە دوای ئەوە زیاتر مەجال دەکرێتەوە بۆ ئەوەی تەحالوفات دروست ببێ. حتا ئەو پرۆسەیە تەواو نەبێتن ئێمە نامانەوێ پەلە بکەین لە مەوزوعی تەحالوفات. بەڵام لەگەڵ هەموو لایەنەکان لە بەغدا بەردەوامین لە کۆبوونەوەکان بەشدار دەبین. هەر لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا نێچیروان بارزانی ئاماژەی بۆ ئەوە کرد کە تا ئێستا بەڕەسمی هیچ لایەنێک داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان نەکردووە بۆ دۆخستنی هەڵبژاردنەکانی پارلەمانی کوردستان کە بڕیارە لە 30 ئەیلول ئەنجام بدرێت. بەنسبەت هیچ لایەنێک بە فەرمی داوای کردبێت کە هەڵبژاردنەکان دوا بخرێن بە فەرمی هیچ لایەنێک داوای لە ئێمە نەکردووە. سەبارەت بە پەیوەندیەکانی هەرێم و بەغدا لەسەر دۆسیەی نەوت نێچیروان بارزانی ڕایگەیاند حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەیە هاوکاری بەغداد بکات بۆ هەناردەکردنی نەوتی کێڵگەکانی کەرکووک لە ڕێگەی بۆریەکانی هەرێمی کوردستان بۆ بەندەری جیهان و کۆمپانیای سۆمۆر سەرپەرشتی بکات. بەڵام حکوومەتی ناوەت ئەم پێشنیارەی ئێمەی ڕەت کردوێتەوە. بەنسبەت بابەتی ناردنی نەوت من لە دوای ئەحداسەکانی ساڵی ڕابردووش و تأکیدم کردوتەوە بۆ بەغدا بۆ جەنابی سەرۆک وەزیران کە هەرێمی کوردستان ئامادەیە یارمەتی بەغدا بدات بۆ هەناردەکردنی ئەو نەوتەی کە ئێستا هەیە. حدودی 250,000 هەتا 300,000 بەرمیل نەوت هەیە لە کەرکووک کە هەتا ئێستا ناتوانن هەناردەی بکەین. ئێمە وەکو هەرێمی کوردستان ئێمە ئامادەین یارمەتی بدەین لە ڕێگەی بۆڕی هەرێمی کوردستانەوە ئەم نەوتە بڕوە بۆ دەرەوە. حتا ئێستا بەغدا موافقەت یعنی ئەگەر لەو ڕۆژەی کە من پێم گوتون هەتا ئێستا بەس موافقەتیان بکردبە باوەرتان هەبێ حدودی 3.5 ملیار زیاتر میزانیە دەچوو بۆ بەغدا. یعنی من هەتا ئێستا خۆم تێناگەم بۆ بەغدا لەم بابەتە پەلە ناکات لەوەی کە بۆڕی هەرێمی کوردستانە بۆڕی عێراقە هەرێمی کوردستانیش بێت بۆڕی عێراقە و من پێم وایە مەجالی ئەوە هەیە کە ئێمە یارمەتیان بدەین نەوتەکە لێرەوە بڕواتن و ئێمە پێشمان گوتون مانەعمان نییە ئەو نەوتە لە هەرێمی کوردستانەوە بڕوا و لە بەندەری جیهان سۆمۆ وەری بگرێتن و مەسەلەی فرۆشتنەکەی سۆمۆ بە ئەسوا بگرێت. بەڵام بەداخەوە هەتا ئێستا بەغدا وەڵامێکی نەداوینەتەوە لەو بارەیەوە. نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وتی پاکەکە پاساوی داوەتە تورکیا بۆ ئەوەی لەشکرکێشی بۆ ناو هەرێم بکات چونکە پارتی کرێکارانی کوردستان ڕوبەرێکی زۆری هەرێمی کوردستانی داگیر کردووە. طبعا ئێمە زۆر نیگەرانین بەوەی کە لە هەندێک شوێن هەندێک جار هاوڵاتیان دەبنە ینی هاوڵاتیان زەرەرمەند دەبن لە هەر ئۆپراسیۆنێکی لەشکری اینجا چ لایەن تورکیا بیان لە بەڵام واقعێک هەیە ئێمە نابێ ئەو واقعە نابینین. ئەم ئۆپراسیۆنانە بۆ لە هەرێمی کوردستان دەکرێت لە هەرێمی کوردستان دەکرێت چونکە پەکەکە بەشێکی زۆری مناطقی هەرێمی کوردستانی داگیر کردووە و بەکاری دێنێ بۆ ئەوەی هجووم بکاتە سەر تورکیا و بگەڕێتەوە بۆ ئێرە. جارێ ئەمەیە سەبەبەکە. ئێمە وەکو هەرێمی کوردستان مەبدەئی ئێمە دژی ئەوەین هیچ معارزەیەکی هیچ یەک لە دراوسیەکانی ئێمە چ دژی ئێران چ دژی تورکیا ئێمە دژی ئەوەین کە خاکی هەرێمی کوردستان بەکار بێت بۆ هجوومکردنە سەر وڵاتانی دراوسەی ئێمە. مەسئولیەتی ئێمە مەسئولیەتی هەرێمی کوردستانی عێراقە. ئەمە مەسئولیەتی ئێمەیە و حەقیقەت ئەو سەبەبانەوە ئێمە چەندین جار داواشمان کردووە. داوامان لە هێزەکانی معارزەی ئێرانی کردووە کە دەبێ حدێک بۆ ئەم مەسەلەیە دابنێن. داوامان لە پەکەکەش کردووە کە نابێ ببنە سەبەبی ئەوەی کە ئەم زەرەر و زیانانە بەر خەڵک بکەوێ. خەڵکی کوردستان دەبێ ئەوە بزانێ یەک لایەنە نییە. ئەم شتانەی کە دەکرێت خەتای پەکەکەیە.
سەبارەت بە پرۆژەی چاکسازی لە موچەی دەرماڵی فەرمانبەران کە لە ئێستادا لە پەرلەمانی کوردستان خوێندنەوەی بۆ کراوە، نێچیروان بارزانی وتی تا ئێستا لە پرۆژەکە تێنەگەیشتوم و زۆر ئاڵۆز کراوە.